خدای گەورە مهرەبان بەڕێزان ئامادەبوانی هێژا پێش هەموو شتێک شکر بۆ خوا کە دەرفەتی پێداین بتوانین ئەم خزمەت گوزاریە پێشکەشی خەڵکی هەموو کوردستان بکەین و بە تایبەتی خەڵکی شاری هەولێری خۆشەویست و دەوروبەری. من سوپاسێکی بێپایانی کاک هێمن دەکەم و هێمن گرۆپ کە وەک هەمیشە لە کاتێکی پەیوانەیی بە شێوازێکی زۆر جوان و ستانداردێکی نێودەوڵەتی توانیان ئەم پرۆژە گەورەیە جێبەجێ بکەن و بیخەنە خزمەتی خەڵکی کوردستان. لێرەدا بە تایبەت دەمەوێت دەستخۆشی لە ئەندازیاری بەتوانا کاک ئەمیر و هەموو فەرمانبەر و ئەندازیار و ئەو کەسانەش بکەم کە کاریان تێدا کردووە. دەستخۆشی لە هەمووتان دەکەم، ماندوو نەبن، زۆر زەحمەتتان کێشاوە و ئێمە زۆر دڵخۆشین و سەربەرزین کە لە هەرێمی کوردستان ئێمە ئێستا کۆمپانیای وامان هەیە بتوانن پرۆژەی وا گەورە بەم ئاستە بەرزە دروست بکەن. ئینشاڵڵا نمونەتان زۆر بێت. سپاسی جەنابی وەزیر، جەنابی پارێزگار و هەموو ئەو بەرپرس و لایەنە پەیوەنددارانە دەکەم کە زەحمەتیان کێشا و بەشدار بوون لە بەجێگەیاندن و تەواوکردنی ئەم پرۆژەیە گەورەیە. ئەمە پرۆژەیەکی گەورەیە کە دەتوانێت خزمەتی هاتوچووی هاوڵاتیان بکات، لە هەمان کاتدا بابەتی سەلامەتی هاوڵاتیانیش لە بەرچاو گیرەوە و بێگومان هاوڵاتی پارێزراوتر دەبێت. هەمومان باو ڕێگەیە داهاتوچوومان کردووە. من بیرمە زۆر جار داهاتی لێرە سەردانی هەولێرمان دەکرد یان بەم ڕێگەیەدا دەگەڕاینەوە، ڕاستی جێگەی مەترسی بوو. بەڵام ئێستا بەم شێوازە کە ئەم ڕێگەیە دروست کراوە، هەم هاوڵاتیان دەتوانن بە کاتێکی کەمتر سەردانی ناوچە دڵخوازەکانی خۆیان بکەن، هەم خەڵکی دەوروبەری هەولێر دەتوانن بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان سەردانی هەولێر بکەن و ئەمە ئاسانکاریش دەکات بۆ بەیەکەوە بەستنی شار و شارۆچکەکان لە بینی هەموو شارەکانی کوردستان لەم کاتەدا بە تایبەتیێرە کە هەولێر بە گۆمەسپان و دۆڵی سماقۆلی و ڕێگەی کۆیە و سلەیمانی دەبەستێتەوە. لە لایەکی تریشەوە دیسان ئەمە بەردەوام دەبێت بۆ گەڕانەوە بە ڕێگەی بەستۆرە و جارێکی تر بۆ هەولێر. شوێنی گەشتیاری زۆر لەم دەڤەرە هەیە و هەندێکی دەستی پێکراوە و بوونەتە شوێنی گەشتیاری بە تایبەتی بەنداوی گۆمەسپان کە ئێستا دروستکراوە. دیسان پێشتریش ڕێگایەکی هاوشێوەی ئەمە لە دەوری بەنداوەکە هەیە کە ئەمە ئاسانکاری زۆر دەکە بۆ خەڵکی خۆشەویستی کوردستان و هەولێر کە ئینشاءڵڵا لەم وەرزەدا وەرزی هاتنی بەهار هیوادارین وەرزێکی خۆش بێت. ئەو هەوا تەمەنا دەکەم خۆش بێت چونکە بارانێکی باشمان بۆ باریوە، خەڵک بتوانن چێژ لەو سروشتە جوانەی کوردستان وەربگرن. داواکاری من لە خەڵکەوەیە ڕێنمایەکانی هاتوچۆ لە بەرچاو بگرن و بۆ پاراستنی ژیانی خۆیان و هاوڵاتیانی تر خێرا سیارە لێ نەخۆڕن. هیوادارین هەمووتان سەربەرز بن، ئێمەش بتوانین زیاتر خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەم. جارێکی تر پیرۆزە لە هەمووتان. دەست خۆش.